چی دەبێت با ببێت ئەم خاکە دەپارێزین ئەم ڕستەیە بووەتە وێردی سەرزمانی خەڵکی ڕۆژاوا و ورێکی بێوێنەی بە کورد بەخشیوە ئەو شەوەی کاتێک ژەنەڕاڵ مەزلوم عەبدی لە دیمەشق گەڕایەوە وەک ئاماژەیەک بۆ شکستی گفتوگۆکان قۆناغی بەرگری سەرتاسەری دەستی پێکرد فەرهاد شامی بەڕێوبەری ڕاگەیاندنی هەسەدا نووسی هەموو شتێک بۆ گەلەکەمانە یان ژیانێکی سەربارزانە یان مردنێکی شەڕەفمەندانە هەر ئەو ڕۆژە کە 19 مانگ بوو ژەنەڕاڵ مەزلوم عەبدی بانگەوازی ئاراستەی گەنجانی هەر چوار پارچەی کوردستان کرد کە هەر کەسێک لە توانایدایە بچێت بۆ بەرگریکردن لە ڕۆژئاوا ئەم پەیامە ئاگری لە شەقامی کوردی بەردا ئەوەی ئەمریکا دیمەشق و ئەردۆغان چاوەڕێیان نەدەکرد ڕوویدا لە ماوەی چەند کاتژمێرێکدا کوردان ڕژانە سەرشەقام و گەنجانی باشوور بەرەو ڕۆژاوا بەڕێکەوتن ئەمەش هاوسەنگی دۆخەکەی بە قازانجی ڕۆژاوا گۆڕی لەلایەکی ترەوە لە ئەمریکا خۆپیشاندانی کوردان دەنگی دایەوە و چەندین سیناتۆر و بەرپرسی پێشوویە وڵاتە فشاریان بۆ سەر ترامپ دەست پێ کردووە لە ئەوروپا چەندین کەسایەتی و سیاسەتمەدار دژی پشکردن لە کورد دەنگیان هەڵبڕیوە مەزلوم عەبدی لە دوایین کۆبوونەوەیدا لە دیمەشق بەڕاشکاوی بە نوێنەرانی ڕژێمی وتووە ئێمە بەرگری لە خاکی خۆمان دەکەین و تا دوا دڵۆپی خوێن شەڕ دەکەین ئەم دروشمە ئێستا بووەتە هەوێنی تێکۆشانی هەموو شەڕڤانان و خەڵکی ڕۆژئاوای کوردستان هەر بۆیە سەرەڕای گەمارۆی سەختی سەرکۆبانێ و هێرشی چڕ بۆ سەر حەسەکە تا ئێستا دوژمن نەیتوانیوە هیچ پێشڕەویەک بەرەو ناچە کوردیەکان بەدەست بهێنێت